خەڵک ئێستا بێزارە بێزار نییە بێزارە بێزارە ئەخێر بێزارەکە زای چییە؟ بێزارەکە ئەمە خۆمان ناوەڵێن تو خراپی من خراپم ئەو خراپە بێزارەکە ناعەدالەتیە عەدالەت لە هەر جێیەکە ئەم بە هەموو عێراقمان بە هەموو عێراق لە کوردستان عەدالەت هەبی خەڵک بێزار نابی عەدالەت نییە لەبەر ئەوە خەڵک بێزارە بێ ئێستا ئەوەی من دارشی ببی ناوی نانێ عەدالەت دەرێگەر گەورەبی لە دایرەکان ئیشەکانی ماشی ناکەن دەرێت و ناوت عەدالەت ئەمەش عەدالەتمان خۆش ناوێت لەبەر ئەوەی ئەگەر ئێستا پارە زۆرە لە هەموو عێراق وەنیە لە هەموو عێراق پارە زۆرە چەند کەسێک دەستیان بەسەردا گرتیە نە عەسکەریان کردێ من بەغدارم جارێ ها بەغدا کاکە خۆی گەندەرەکەوا لە بەغدایە ئەدی لەوێ وەزیرە بەعەقدە دەرێت تو 4 ساڵ جارێ وەرە ببە وەزیر ئەمە بەغدایە ها ئەمە هەر خەریکی کوردستانی کوردستان چێ بۆڕی نەفتی هەیە بەش دوو مەسوولەکەیان ناکەوە لێرە لێگەڕێ ئەولا وێرانە بەغدا ئەتو حسەت لە بەغدایە لێرە لە فلیپینیەکی بدەی بە سیارە لە بەغدا حسەکەت وەردەگری خۆ لێرە وەرناگری ئێرەش هاوڵاتیە ئێمە ئێستا محافەزەشین بە نسبەت بەغداوە برای بەڕێزم ئەوە لە بەغدا عەقدە ئەوە دەرێ من دەبمە وەزیر 4 ساڵ ئەو دەرێ من کەس میلەتی لەبیر نییە ئەوە ئێستا و کازمی وا دەرێ من ئەویان دەکەم نازم مەنافذی حدودیەکان کازمی هەیە کە پیاوێکی باشە پیاوێکی باشە زایلۆ چونکە من لێم دیتیە ئەتو هەر قسەی کابرا هەر قسەی خۆش بوو هەوە هەر قسەی خۆش و پێی بڕا بکە قسەکانی بەوە ناچی دەرێ ئەمە حزبی نیم بەشەر دیارە سیماهم في وجوههم خوای گەورە دەفەرمێ دەرێ بە دەم چاو بیان ناسن ئێستا کازمیە مۆزعی ئێرە چاک بکە لە کوردستان و لە هەموو عێراق چا دەبی عێراق چاوی کوردستانش چا دەبی عێراق چاوی عێراق خۆی عێراق وێرانە باشە قەینا کابراوا دێتەوە ماری خۆی قورب بەسەرە گەنجە دنیای نەدیتیە تازە بوویتەوە وەزیر خراپش نەبوو خۆ گەندەڵش نەبوو باشە کابراوا دێتەوە ماری خۆی ئەتو لۆ دەیکوژی تو دروستت کردیە یا خوای گەورە دروستی کردیە بندیوار زۆر هەیە بەس ئینشەڵا دیوارەکان ڕوخێ بەسەریانە ئەوە هەمووی درایە وەزارەتی دارایی هەمووی درایە وەزارەتی دارایی کاتی خۆی خەڵک پێشمەرگایەتی دەکرد بە وڵاغ بە گوێ درێژ وا نەبوو بە ئەسب بەماین ئێستا زەلام هەیە بوویتە وەزیر بەقەدەر ئەو گوێ درێژە خەواتی نییە